بەناوی پەروەردگاری بەسۆز و میهرەبان، مامۆستایانی ئازیز، قوتابیانی ئازیز قورئان، ئامادەبوانی ئازیز و هێژا، خۆشەویستان ئازیزانی بەشدار لە پرۆژەی زێڕین، سڵاوی خۆی پەروەردگارتان لێبێ. السلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه. هەموو لایەکان زۆر بەخێر بێن، دوور و نزیک لە هەر کوێوە هاتوون بە گەرمی بەخێرتان نەهێنین. باشترین دەستپێک بۆ هەرچی مەجلیسی سەرئەرز هەیە قورئانی پیرۆزە. لێرەش بە چەند ئایەتێک لە قورئانی پیرۆز دەست پێکەین کە كاك محمد إبراهيم بومان خواني باب فرمي. أعوذ بالله من الشيطان الرجيم. لا يستوي أصحاب النار وأصحاب الجنة. أصحاب الجنة هم الفائزون. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. هو الله الذي لا إله إلا هو عالم الغيب والشهادة هو الرحمن الرحيم. هو الله الذي لا إله إلا هو الملك القدوس السلام المؤمن المهيمن العزيز الجبار المتكبر. سبحان الله عما يشركون. هو الله الخالق البارئ المصور له الأسماء الحسنى يسبح له ما في السماوات والأرض وهو العزيز الحكيم. ئەم کتێبە پیرۆزەی خوا سەرنجامی فرعون و قارون و سەرسەخت و گەندەڵ و دیکتاتۆر و دزەکانە جێڕێتەوە. چیرۆکی چاکانی تایە و ماجەرای پاکانی تایە. ئەم کتێبە پیرۆزەی خوا هاواری وجدانی تایە. ئەرێ ئێوە دەتانەوێ ببنە بەشێ لە کاروانی ئادەم و نوح و ئیبراهیم. ئەتانەوێ وەکو موسا بە ویقارەوە بڕۆن. ئەتانەوێ وەکو یوسف زیندانەکان بکەنە قوتابخانە و پارچەیەک بن لە پاکێتی و وانەی هێز و ئەمانەت فێری دنیاکەن. ئەتانەوێ وەک مەسیح بن لەگەڵ حەواریەکانیا. ئەتانەوێ بەڕێی موحەممەدا بڕۆن. ئەتانەوێ وەک هاوڕێی غار پڕ بن لە وەفا و نیانی. ئەتانەوێ وەک خەدیجە پشتی پەیامبەر بەرنەدەن. وەک عایشە خوا پاکێتیتان دەرخا. وەکو عومەر شەیتان زیڕەتان لێ بکا. وەک عوسمان مەلایکە لە شەرمتانە سەرداخا. ئەتانەوێ شەوق و نورتان لێ ببارێ. عەتری عیشق و هەنگوینی بۆ خوابوونتان لێ بچۆڕێ و بێتە خوارێ. بۆ ئەمانە تەنیا ئەم ڕێیەتان هەیە. ئەم کتێبە بکەنە هەوێنی ژیانتان. هەڵی گرن با ببێتە تین و زەیدا گیرسانتان. ئەم کتێبە کۆچەری ڕەجاڵ و پێپەتیەکانی بیابانی بردە ناو کۆشکەکانی کیسرا و هێرقڵ. شارستانی هەزاران ساڵیەکانی دنیای خستە ژێر نەعلەکانی ئەو ئەبوو بەکر و عومەر و عوسمان و عەلی و خالید و زەید و عەمرانەی بیابان. ئەم کتێبە فەتحی دڵە بەردینەکانی کرد. دەستە پیسەکانی پاک کردەوە. دەروونە بۆگەن کردووەکانی شۆردەوە. چاوە وشک و قڵی شاوەکانی تەڕ کردەوە. سەحرای سەوز کرد. دنیای هەڵکێشا لە مێرەبانی. ئەم کتێبە غیرەتی دایە ڕاکردووەکان و ئاوی بە ئاشی ئومێدا کردەوە. ئەم کتێبە هەموو چیرۆکی وەفا، پاکی زەیی، فرین، گەیشتنە. ئەم کتێبە تەنیا کەشتی نەجات و تەنیا تۆماری ڕاستیەکانە. کەس سەلامەت بە مەنزڵ ناگا بەم کتێبە نەبێ. هەرم کەلامی خوایە زیاد و کەمەڵ ناگرێ. بۆرسەی ژیان هەرم پشکەی لە قازانجایە و بەس. لە گەردوونە ئۆرجیناڵ هەرم نوسخە و هەرم کتێبەی هەیە و ماوەوە مێنێ. ئەم کتێبە دەستی دەهات دزی بڕی. پۆل پۆلیاڵۆشین و سەرسەری و تەماعبازی ژیر کرد. دڕندەی کردە بەشەر. جەلادی کردە دادپەروەر.
ئەم کتێبە زیندە بە چاڵی ڕاگرت هەزارە بوو جەهل و بوو لە هاوی لە قاب کرد هەزارە بوو جەهل و لە هەبی لە قاو کرد غروری سەدان مەغروری هاڕی و ئاگری دەها دەوڵەتی جەور و ئیستبدادی کوژاندەوە چەند فرعونی کردە عیبرەت ئەم کتێبە ژیانی هەزاران گەنجی ناومێد و ئەوانی خستەوە سەر ڕێی یارانی ئەشکەوت داستانی یارانی و خدودی بۆ گێڕاینەوە و لە گەمژەیی یارانی سەبتی گەیاندین سەرپەرشتیاری ئەم پرۆژەیە کانی خان وتەیەکی هەیە با بفەرمووی. بسم الله الرحمن الرحيم إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهدي الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا عبده ورسوله میوانانی بەڕێز بەخێر هاتنتانەکەین ئامادەبوونتان سەلمێنەری سەرکەوتن مادە من کانی ڕەشید بەڕێوەبەری پرۆژەی زێڕین وەرەوەها ئەندامی بەشی زانستی ژیار لەگەلمیان بە فەزڵی خۆی گەورە لەگەڵ هاوڕێی خۆشەویستم خاتووسایان نوراییم کاریەکەمان لە دوو شوێنەی جیاواز لە ڕێگای پەیامەکەی خودداوە ئاشایەک بووین و هەمان ڕێگا و ڕێبەز بەیەکەوەی کۆکردینەوە ئەم بیرۆکە جوانەمان بەخێڵ داهات کە پرۆژەیەک دابنین بۆ لەبەرکردنی جوزئی تەبارەک جزئی تەبارەکیشمان هەڵبژار چونکە بەڵگەیە بە ناوی تەبارەکەوە ناوراوە بەڵگەیە لەسەر گەورەی و بەرەکەت و ڕەحمەتی خودای گەورە بۆ سەر گەردوون و بەندەکانی پرۆژەی زێڕین وەکو ناوەکەی زێڕین بوو چونکە تێدا هانی بەشداربوون ئەدرا لە هەموو تەمەن و چین و توێژێک هەموو کات و ساتەکانان بۆ خزمەتی قورئان و ئەزبەرکردنی جوزئێک لە جوزە گەورە و پیرۆزەکانی قورئان بەسەر بەرن زۆر سپاسی خودای پەروەردگارەکەین کە هێز و توانای زۆری پێبەخشین بتوانین ئەم پرۆژەیە بە زۆر بەرجانی بەناوی بەڕێوە ببین هەروەها زۆر تایبەت سپاس و پێزانی تایبەتمان هەیە بۆ بەڕێز دکتۆر حسێن محەممەد نووری ئەندامی ئەنجومەنی کارگەڕی ژیار کە لە ماوەی بەڕێوەچوونی پرۆژەکە زۆر هاوکار و یارمەتیدەرمان بوون بە وتە جوانەکان و ئامۆژگارە جوانەکانی وای کرد پرۆژەکەمان زیاتر جوانتر و پڕبەرەکەتر بێت زۆر سپاسیەکەین و دوای خێران بۆ هەیە داواکانی لە خودای گەورە بەرەکەت بخاتە تەمان و عیلم و معریفەتیەوە زۆر سپاسی ئەو بەڕێزانەی تریشەکەین کە بەدەم پرۆژەکەمانەوە هاتن و دیاری و خەڵاتی شایستیان بۆ دابینکردنەوەرەها زۆر سپاسی کۆمپانیای جدە بۆ حەجامڕەکەین کە ئەمریان کرد بە دیاری بۆ پرۆژەکەمان سپاس بۆ ئامادەبوون و گوێکردنتان وەسەلام عەلەیکوم وەڕەحمەت اللهی وبەرەکات ئێوە شەموو بیخوێن و بەرز بنەوە ئەگەر تینون ئەگەر تەنیان دەردەدارن یا موبتەلان ئەگەر ڕق و شکەڵاتون ئەگەر دنیا دڵ و هۆش و گیانی بردوون بیخوێن و بەرز بنەوە دەردەدارن ئەمە دەرمان کۆڵەوارن ئەمە هەتوان ئەگەر گوم بوون ئەمە ڕێگا لە تاریکیدا لۆقەدەن ئەمە چرا پەست و تاڵن ئەمە ئارامی و نیانی کرچ و کاڵن ئەمە میوەی گەیوی ئاسمانی بیخوێن و بەرز بنەوە بە تەرتیل و بە ئیتقانەوە بیخوێنن بە دڵ و گیانەوە بیخوێنن بە هەست و هۆش بە ئاوەز و بە ئیحساس و بە ویژدانەوە بیخوێنن بە هەموو بوونتان بیخوێنن هەموو گیانتان بکەنە گوێ ڕێک وەک ئەوەی هەر بۆ ئێوە نازڵ بوو بێ ئیتر ئەمە دواپەیامە لە خواوە بۆ زەرەوی ئیتر ئەمە دواپەیامە لە خواوە بۆ سەرزەوی کەس دوای ئەمە یەک کەلیمە لە ئاسمانەوە نابیسێ بیخوێننەوە بەرز بنەوە و لە شاخەکان ئازاتر بن ئەم ئەمانەتە هەڵگرن چیتانەوێ مژدە و خەبەر لەوە خۆشتر ئاگر توخنی سنگی قورئانی ناکەوێ بیخوێن و بەرز بنەوە بەم ڕێیەدا دەبنە گەورەی خێڵی خاسان دەبنە ئەهلی خواوەند و دۆستی ئاسمان پرۆفیسۆر دکتۆر خالید محەممەد ساڵح سەرۆکی ژیار با بفەرمێ بۆ پێشکەشکردنی وتەکەی بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه برایان و خوشکانی بەڕێز ئامادەبوانی بەڕێز سڵای پای پەروەردگار لە هەموو لایەک خۆشحاڵین کە لەم بۆنە پیرۆزەدا لێرەدا کۆبووینەتەوە کە بۆنەی لەبەرکردنی جوزئی قورئانی پیرۆزە جوزئی تەبارەک لەلایەن کۆمەڵی خوشکوبراوە سپاس بۆ ئەو خوشکوبرا بەڕێزانی کە لە سەرەتاوە خاوەنداریەتی بیرۆکە و پرۆژەکە بوون سپاس بۆ کانی خان و یاوەرانی هاوڕێکانی جەنابی کاک دکتۆر حسێن مامۆستا لوقمان میروەیسی کە ئەم برا بەڕێزانە پردی پەیوەندی نێوان ژیار و
هەڵسوڕاوانی پرۆژەکە بوون کە دواتر ژیار خاوەندیارێتی پرۆژەکەی گرتە ئەستۆ بۆ سپاس بخوا بە سەرکەوتوی پرۆژەکە کۆتایی هات. پیرۆزبایی لەو خوشک و برا بە ڕێزانەکەم کە لەم ئاهەنگەیە بوونیان هەیە، پیرۆزبایی لەو خوشک و برا بە ڕێزانەکەم کە لێرە بوونیان نییە، بەڵام ئەوانیش هەوڵیاندا ماندوو بوون، قورئانیان لەبەر کرد، بە شەکل قورئانیان لەبەر کرد، بەڵام لەوانەیە نمرەی پێویستیان نەهێنابێ بۆ ئەوەی لێرە لەگەڵمانە بەشداری ئەم ئاهەنگە بن. ئەوەی گرنگە خوشکان و برایانی بەڕێز لەم بۆنانەیە بگوترێ ئەوەیە کە ئێمە قورئان لەناو دڵمانایە و ئەم بۆنانە ئەیسەلمێنێ بەوەی کە سووتاندنی قورئان و بێڕێزی پێکردن بە قورئان ئەمانە موسڵمانان سارد ناکاتەوە لە دواکەوتنی، بەعکسەوە ئەمانە زیاتر گەرممانەکە، ئەمانە زیاتر سوورمانەکە لەسەر ئەوەی ئێمە شوێنکەوتەیەکی سەرسەختی قورئان بین. ئەوەی کە ئەگوزارێ لە دنیاە بەوەی کە کۆمەڵی خەڵکی کاڵفام بە سوکایەتیکردن بە پیرۆزیەکانی موسڵمانان بە سووتاندنی قورئان لەژێر پەردەی ئازادی بیر و ڕایە، ئەمە بەڕاستی نە ئازادیە، ئەمە نەبیر و ڕایە، ئەمە سوکایەتی پێکردن و بێڕێزیکردنە بەرامبەر بە بەهای بە مرۆڤبوون لە سەرەتاوە و بەرامبەر بەو دروشمانی ئەو وڵاتانە کە هەڵگرین کە بریتیە لەوەی ئازادی بیر و ڕا ڕێز لە هەموو مرۆڤێک بگیرێ و لە بیر و باوەڕی بگیرێ. کاتێک سوکایەتی بە قورئانی 2 ملیار و 200 ملیۆن موسڵمانەکرێ لەم گردونەیە کە یەک لە سەرسەی دانیشتوانی سەرزەوین و قورئان ئەسووتێنرێ و دەوڵەتێک بە ڕسمی پارێزگاری لەم سوکایەتی ئەکا و ئەی پارێزێ و ئەمە واوێنە ئەکا کە ئەمە بەشێکە لە ئازادی بیر و ڕای ئەم دەوڵەتە، ئەمە ئەو پەڕی دابەزینە لە ئاستی مرۆڤ بوون بۆ ئاستی ئاژەڵی بوون. و ئەمە وەکو عەرزم کردن ئێمە وەکو دیندار قەت لەوە سارد ناکاتەوە، بەعکسەوە زیاتر گەورەی پەیامەکە بۆ ئێمە دەرەکەوێ بەوەی کە ئەگەر ئەوان قورئانێک ئەسووتێنن ئێمە بە هەزارەها گەنجمان قورئان لەبەرەکە، بە هەزارەها مناڵی ئەم میلەتە لە کوردستان لە وڵاتانی دنیا ئەمڕۆ لە سنتەرەکانی ئیقرە و حیکمە و ژیار و دەیەها سنتەریتر ئەوانە خەریکی خوێندنی قورئان و ئەوانە ئەوجی لە قورئانی نوێیەن کە دنیای ئەم بوونەوەرە ڕۆشن ئەکەنەوە لە سەدەی 22 و سەدەکانی داهاتوودا بەڕێزان. من پێم خۆشە ئەو تێبینی عەرزی خوشکان و برایانی بەڕێزی خۆم بکەم بەوەی کە ئێمە هەمیشە هەوڵ بدەین کە قورئان لەبەرەکەین یا لە هەر پرسێکی ئاینی یا بەشدارە بین، هەرگیز چاومان لە دیاریەکانی پرۆژەکە نەبێ. من نارێکی سەرسەختی ئەم بیرۆکەیەم بەوەی کە عەمرە بکرێتە دیاری بۆ ئەو کەسانی کە بەشداری پرۆژەیەکی ئیسلامیانە ئەکەن بۆی پرۆژەی قورئان لەبەرکردنە یا خوێندنەوەی ژیانی پێغەمبەری سەروەرە صلی الله علیه وسلم، لەبەرەوەی خەڵکێک نیەتێکی خراپی بۆ دروست نەبێت کە بەشداری پرۆژەکە کا چاوی لە دیاریەکان بێ. ئێمە چاومان لە خەڵاتە مەزنەکەی خوای گەورەیە بەڕێزان. ئێمە کە پیتێکی ئەم قورئانەمان خوێندووە و لەبەر کردووە چاومان لەو حەدیثەی پێغەمبەر بووە صلی الله علیه وسلم کە ئەفەرمێ من قرأ حرفا من كتاب الله ئەفەرمێ كتب له بها 10 حسنات والحسنة ب10 أمثالها إلى 700 ضعف. ئەفەرمی هەر کەسێ پیتێک لە قورئان بخوێنێ خوا دە چاکەی بۆ ئەنووسێ و خوای پەروەردگار ئەم دە چاکەیە بەرزەکاتەوە تا 700 چاکە. ئێمە چاوەڕی ئەوین کە خوای پەروەردگار پاداشتی ئەومان باتەوە کە ئێمە لە خزمەت پەیامەکەی ئەو دابووین لە دنیا. عەمرا یا پارە یا دیاری ئەمانە تەشجیعن، بەڵام ئەمانە نەبن بە ئامانج بۆ ئێمە خوشکان و برایانی بەڕێز. خوای پەروەردگار ئەفەرمێ کتابا ئەنزەلناه ئەفەرمێ لیەدەبەڕوا ئایاته، بۆی ئێمە تەدەبوری قورئان بکەین، بۆی ئێمە بتوانین لی تێ بگەین، کاری پێ بکەین. ئێمە جوزئی تەبارەکمان لەبەر کردووە، بەڵام عەمەلمان بە چەنی قورئان کردووە، بەڵام لەگەڵ چەنی قورئانە ئاوێتە بین، تەدەبوری چەند لە ئاەتەکانی تەبارەکمان کردووە، تا چەند توانیمانە لە ڕێی ئەم پرۆژەیەوە خوا لە خۆمان ڕازی بکەین، دڵمان بە پرۆژەکەمان خۆش بێ، هەستکەین بەوەی دڵمان پێی ئاسوودە بووە، هەستکەین بەوەی کە ئێمە بەم قورئانە بەرز بووینەتەوە لای خوای پەروەردگار. ئەمانە گرنگن خوشکان و برایانی بەڕێز. ئێمە لەم بۆنانەیە هەرگیز چاومان لە دیاریەکان نەبێت، چونکە عولەما کاتی خۆی فەرمویانە تەنانەت لە غەزایە فەرمویانە ئەگەر مجاهیدێک لە غەنیمەتی وەرگرت دوو لە سەرسەی ئەجری جیهادەکەی ئەڕوا بە هەموو شێوازێک هەموو پرۆژەیەکی شەرعی وایە. بۆیە ئینسان خوای پەروەردگار لە قورئانە کە باسی پەیامی پێغەمبەرانەکە و پەیامی ئێمە ئەکا ئەفەرمێ دایمە پێغەمبەران بەگەلەکانیان گوتووە قل لا ئەسئەلوکم عەلەیه ئەجرا إلا المودة في القربى. باشە یاکە ئەفەرمێ ئەو کەسانی کە ئەبەخشن لە ڕێبازی خوای پەروەردگارە و لە پێناو خوای پەروەردگارە ئەفەرمێ لا نريد منكم جزاء ولا شكورا. کەواتە ئێمە ئەمە پەیام و ئامانجمان بێ. بۆیە من
حەزاکەم کاتتان زیاتر بگرم من تەنها وتەی بە خێراتنم لەسەر بوو دووبارە دەستخۆشیم هەیە بۆ خوشک و برا بەڕێزانی لە خزمەت ئەم پرۆژەیە بوون خاوەنی بیرۆکەکە بوون تەمەنا ئەەکەم بۆی بەردەوام بین بڕۆین بۆ جوزئەکانی تر لەبەری بکەین عملی پێ بکەین ئەحکامەکانی فێر بین ببین بە کەسێک کە فقهی قورئانمان هەبێ نەک تەنها حافظ و دەڕاقی قورئان بین دەستان خۆش بێ دووبارە بەخێر بێن سەر چاومان وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. ئەم کتێبە دەبێ دڵتان لێی بلەرزێ دەبێ سامی بتان گرێت دەبێ بتان با بۆ ئاسمان بۆ گیانی فریشتەکان ئەم کتێبە بوو بەکر و عومەرەکان عەلی و عوسمان شێخ و پیران لە بەردەمیا لەرزین و هاواریانە کە دەگریان گەیگەر ئێمە بەردوودار نین بۆ پێی ناگرین بۆ پێی ناژین دەیبەر لەوەی بڕۆی دنیا بەجێ بێڵی لەو قاوغە وشک و ڕەقە و وەرە دەرێ گڕێ بنێ بەدڵتەوە و دای گرسێنە ئاگر بەردەگیانی کفت و سەخت و سارد و ئەم چرایە ببەرە ناو دەرونی تاریک و چۆڵ و بۆ یەکەم جار لەو پێدراوە حاڵی بە ئەم قورئانە حرف حرفی ئەم قورئانە حرف حرفی بۆ تۆیە و لەگەڵ تۆیەتی هەڕەشەکانی بۆ تۆیە مبەشیر و ڕازە خۆش و گەشەکانی هەر بۆ تۆیە چیرۆکەکانی بۆ تۆیە خەبەرە غەیبیەکانی نیگای ئاسمانی بۆ تۆیە بیخوێنە و بفڕە بۆ بەرزترین بەرزی ئەم کتێبە ئەلف تایای هەرچی تێدایە بۆ تۆیە بۆیە پیت پیت شوێنیکەوە حرف حرف جێبەجێیکە کتێبەکانی تر لابە کە هی بەشەری وەک خۆتن وەک تۆ ژینە مرن بیریانەچێت و ڕابن بەرپێی خۆیان باش نابینن دوایم کەلامی خواکەوە ژیان و مردن جەننەت و نار بەدەست ئەوە ئەم کتێبە خوێندنەوەی ڕۆشتنی ڕێ و خەرمانی کەڵەکە بووی حەسەناتە کوا کام کتێبی تر وایە ئەم کتێبە هی ئەڵڵایە کتێبی ئەو بخوێنەوە کە دادگاییە گەورەکە و لە دادگاکەی ئەوایە چارە نووس و لە دەسیایە ئەم کتێبە مرافعی بردنەوەی دەعواکەیە ئەم کتێبە وردەکاری دەرچوونە لەو دادگایە جارێکی تر وەک یەکەم جارم کتێبە بخوێنەوە بەخوا بەخوا ورد بیخوێنی شوێنی کەوی بەجێی بێنی دەیبیتەوە گروپی عرفانی بێخود و سرودێک لەو بەشەی بەرنامەکەمانە با بفەرموون شەوان خەڵواتان یار مەڵ بێغیاران مەڵ بێغیاران یا رەسوول الله عالم گشت لاخە و یار دۆست خەبەرداران دۆست خەبەرداران یا رەسوول الله شەوان خەڵواتان یار مەڵ بێغیاران مەڵ بێغیاران یا رەسوول
الإنسان ضم تنقال دويتو ضم بندا بعيشتو لو ببارد غيزارم بقرار بودي داري وكانت انتظار لو ببارد غيزارم بقرار بودي داري وكانت انتظار يا رسول الله يا حبيب الله يا نبي الله يا رسول الله يا حبيب الله يا نبي الله صلاة الله سلام الله على روحي رسول الله صلاة الله سلام الله لسرجاني حبيب الله صلاة الله سلام الله لسرجاني رسول الله صلاة الله سلام الله لسرجاني حبيب الله قلم قرباني نقشد بمدبر نصحة وقفتار وكوحاتا يمدبشكنا خزيني جوهري أسرار صلاة الله سلام الله سرجاني رسول الله صلاة الله سلام الله لسرجاني حبيب الله قلم هوشت بسر خوبين العزيقات بدو زماني زمان تلاغ لمباسا ننوسي شوكتي جبار صلاة الله يا سلام الله لسرجاني رسول الله صلاة الله يا سلام الله على روحي رسول الله كسوى بين نوري حياق بدستي حق جيابو بين محتاجة بتعريفي منوت يا ولو أغيا صلاة الله يا سلام الله على روحي رسول الله صلاة الله سلام الله لسرجاني رسول الله سيوابي بسر پنجي مبارك مام دولتك ويا هو لخزمت يا بزماني باق بكاها كسوى بين كدار خرمان لبن دربيت وبيبولاي كسوى بين كزيخي شم لدسيا بيت استغفار
كسوا بك جنة شاورواني مقدمي أو به كسوا بك صد روح الأمين بوي بيت خزمة كار يتر مستغني قانع لتحليلات يعملوا زي سكوت لازم بنوسي دفتر واشعار سيدي عالم محمد صلى الله عليه وسلم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. خوشک برایانی بەڕێز لە خزمەتتانە باس لە بابەتێکە کەم بابەتەکە دڵێکی زۆر قایمیە بێ. ڕەوانبێژی لە بەرامبەریە چۆکدادا، زمان پاراوی لە بەرامبەریە ڕائەوەستێ، هەموو قسەکان هەموو گفتەکان لە بەردەمیانە چۆکدادن. کتابێک کە خوا لە قورئانە پێ فەرمێ وإنه لكتاب عزيز لا يأتيه الباطل من بين يديه ولا من خلفه تنزيل من حكيم حميد. وشە بە وشەی وەصفیەکە، پیتەکانی تاک بە تاکی ژەنگ لە دڵەکان لابە، حرفەکانی قووەت و هێزێکی تایە، خەڵکی دەستە و دامانەمێنێ. دوای 1500 ساڵ خەڵک دێت لە ناو ئەوجی ئەوروپا و غەرب و لەو شوێنانەی کەوا ئیسلامی تیانە تاکە شتێک پێیان نەکرێ هەرەوەتانی بێن یەکێک لە کتێبەکان بدڕن، بیسووتێنن، فڕێی بدەن، بڵێن تۆ چی لێ بکەن بۆ ئەوەی لە کۆڵمان بیتەوە. تاکە کارێکیان بەس ئەمەیە. لە بیریان کردووە خوای گەورە مێهرەبان جوابیان نەداتەوە. ئەفەرمێ وما كنت تتلو من كتاب وما تخطه بيمينك إذا لارتاب المبطلون بل هو آيات بينات في صدور الذين أوتوا العلم. حرفەکانی ئەم قورئانە لە سودورە هەڵگیراوە، لە ناو دڵایە. وعدی داوە لەو ڕۆژەوە کە هاتووە لە ناو دڵی پێغەمبەر سەڵات وسەلامی خوای لەسەر بێ کە فەرمێ كذلك لنثبت به فؤادك، لەو ڕۆژەوە کەوا لەسەر دڵ دابەزیوە، نزله على قلبك، لەو ڕۆژەوە دابەزیوەتە سەر دڵ، هەتا ئەمڕۆ بە دڵ هاتووە. ئەو نوسخانە بۆ تەمەڵەکان نووسراون، ئەو نوسخانە بۆ کەسانێکە ئەگەر تااقەتیان نەبێت لە دڵا هەڵیگرن وتیانە با نوسخەیەکت هەبێ جارجار بڕۆی سەیری بکەی. ئەگینا قورئان لەو ڕۆژەوە هاتووە لە ناو دڵا هەڵگیراوە، هەتا ئەمڕۆ لەسەر زەویە ملیۆنان خەڵک لە ناو دڵیانە هەڵیان گرتووە. بەهێزتر لە کۆمپیوتەر لە بەریانە. کۆمپیوتەرێک بێنە بتوانێ بەو شێوازە لاپەڕەکانی زەبتکە ناتوانێ زەبتی بکە. تەفسیر و معناکانی هیچ کەسێک نهاتۆ بڵێ من ئەم قورئانەم ڕوون کردووەتەوە تەواو. کەسێک هاتووە ناویناوە کەشاف، ئەمە کەشافی معناکانی ئاەتە، کەشفی معناکانیەکە نەیوتۆ من گشتی معنا کردووە. کەسێک هاتووە ناویناوە بەیزاوی و تێتی ڕۆشنی یەکەمەوە، نالیە فەرمێ لە قورئاندا بەما ئوخفی لەهم مەکتوم و مەختومە، بەیان نابێ بە تەفسیری 200 کەشاف و بەیزاوی. 200 کەشاف و بەیزاوی ناتوانێ معنای ئەم ئاەتە بکە، ئەم ئاەتانە بکە. تەفسیرەکان ڕۆژ لە ڕۆژ بڕۆن سیرکەن، سەدان تەفسیر نووسراوە، هەر یەکێک لە بوارێک و معنای باسەکە. هێشتا ئەم قورئانە پڕە لە خێر و بەرەکەت، بەردەوام دای ئەبارێنێ، بەرەکەت و خێری تایە. خوا ئەفەرمێ ئەم کتابە مبارەکە، كتاب أنزلناه مبارك ليدبروا آياته. مباركة همیشه بركتكي بردوامه هتاكو روج قيامت. قوته هي زكية فرمي لا يأتيه الباطل من بين يديه. أي سلام كاتا كدا أبزيت هيج كسيك نية بتواني برنگاري بيتو، باطل ناتواني برنگاري بيتو. كاتي كوا قرآن دا أبزي بو عرب هالنا أوجي فصاحته بلاغته شعر أدبا للوت كيف فصاحة همو علماء وزاناكاني أدب وزمان شاهد لوا كوا لو سردمي قرآن دا بزيو عرب قيشتوتا اللوتكا لدواء وقلولانا كيوتا ليجي أدب همو أدب وزمان بران بالقرآن تشوك دا أدا شاعر كان عيبيان ليتا شعري تربيجن قصيتر ناميني
تەواو قورئانە بێتە کۆتالووتکەی گەیشتنی ئەدەب و زمان لەو قۆناغا ئەڕۆن ئەگەڕێن ئەدیبترین زمانزانترین کەس بانکەن پێیان ئەڵێن بێ ڕەدی ئەم قورئانەی نەخوێنەوارێکی نایەتی ڕەدی بداتەوە. خی گەورەمان لە قورئانە بۆمان باسەکە بۆی بزانن نۆ شڵەژان باسەکە کە هیچ کەسێک هیچ دکتۆرێکی نەفسی هیچ کامیرەیەک داینە لەسەر زەلامێ ناتوانێ ئەم شڵەژانە ڕوون کاتەوە. خوا لە قورئانە باسی وەلیدی کوڕی مغیرەمان بۆ کافەرمێ إنه فكر وقدر فقتل كيف قدر ثم قتل كيف قدر ثم نظر ثم عبس وبسر ثم أدبر واستكبر فقال إن هذا إلا سحر يؤثر إن هذا إلا قول البشر. باسی نۆش لەژانەکە ئەگەر بێت و بە کامیرە بۆتان باس بکەم و ڕوونی بکەم و کەیسە منە بەستم نییە تەرکیز لەسەر ئەم لایەنە بکەم بۆ دەرەکەوێ وإنه لكتاب عزيز بەڕاستی کتابێکی عزیزە. سەرەڕای ئەم عیزەت و گەورەیە هەر کەسێک ئەبێتە ئەهلی گەورەیە کاتەوە دا ئەبەزێ بۆ مرۆڤێک ئەبێتە سەیدی مەخلوقات دا ئەبەزێ بۆ شارێک ئەبێتە القوڕا لە مانگێکە دا ئەبەزێ بێتە گەورەی مانگەکان لە شەوێکە دا ئەبەزێ ئەبێتە گەورەی شەوەکان لە هەر شوێنێ دا ئەبەزێ هەر کەسێک ئینتیماءەکە بۆم قورئانە پاڵ ئەداتە پاڵێک لە حرفێک لە حرفەکانی ئەم قورئانەوە خوا بەرزیەکات. چەند جوانە ئیسە ئیمڕۆ من وەستاوم لە حزوری کۆمەڵێک خوشکوبرای بەڕێزە چەند شەو چەند ڕۆژ بە بەردەوامی وتیانە تەبارەکە الذی بیەده المولک وهو علی كل شیء قدیر. 1000 جار دووبارەی کردوتەوە کە تا لەسەر دڵی سابت بووە تەبارەکە الذی بیەده المولک. چەند جوانە ئیمڕۆ لەگەڵ جەماعەتێکین ئینتیما بۆم حرفە جوانانە ئەکەن کە بەرزیانەکاتەوە. ئەزانی بەرزیەکەی لە چ ئاستێکایە نازام چۆن بەتان باسکەم. پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ئەفەرمێ لە حەدیثێکە أفرمي إن لله أهلين من الناس جماعتي هن أهلي إخوان جماعة كسكاري إخوان كسكار جماعتي كان تهيبتي إخوان أما أنا أهلي إخوان سلوانية مثلا تو برويد بو كونغريكي نيو دولتي همو خلق كان بين مثل بلين أما جماعتي نستوتي جيارة أما أهلي فلان جماعة أما أهلي فلان حزب أما أهلي سروكي ولات جماعتي سروكي ولات أما جماعة يعني هسيرك يركزك ببي كسوكاركاني جاكرينو لروجي قيامتها همو بيغمبران شوكي هندا داوا نفسي أترسن شاويان بروتا آسمان خلق الروب ولا أنا لين شفاعت ما ببكى على نفسي هيك بينا أكري إمر الروجيكا ولا يشفعون إلا لمن ارتضى قال القرآن باسيانك أفرمي هيك كسيك لو رجا بوينيا لا يتكلمون إلا من أذن له الرحمن وقال صوابا دو شرطي تابه أبي إخوال آسمان إذني دابي قسبك وقسي الصواب بك إن جابوه هي قسبك أم بولانا بانا كان لرجي قيامته كسيك ديت خوا إذني أدا قسبك جماعتي يكتين جماعتي حديثا بيانا لنا مانا حديثي أهلا بركردوا أما أنا شوين سنة كاني في غمصة صلى الله عليه وسلم أما أنا جماعتي أهلي أم صوابا أهلي أمانا كخوا إذني أنا دا بين جماعتك في غنبر صلاة والسلام خويا السربي خويا أفرمي للرجي قيامتها جماعتي يكدينن بول باني أنا كمان بيان تيرن با خوم أو بدم الدميانة ما جماعتي خومن شن خوش تور الرجاء جماعتي في غنبر بصلاة والسلام خويا السربي بلام جماعتك هي لما قورة تردي بالاترن أهل الله جماعتي تيرن يجن أمانة جماعة أهلي إخوان أمانة جهازن لقيشت خلق أهل الله وخاصته أمانة تايبة جماعتي إخوان مرو من حق هاي بتشوك دابزم أموتار اللي خزمتي كومالك بولي قتابي قرآنا كيك مان لأيمي زياتر لأيمي تمل لأيمي خوتو لأيمي مشغول بدنياو لأيمي مشغول بدرس دروسي نحو صرف بلاغوة كومالك تشكري جوان جنجك كوا دسيان لحزو أهرز وكانوا سوشيال ميديا أو همو فوضاي لم رجاء دسيان لقشتي هالقرتوا 1000 جاروتيانا تبارك الذي بيده الملك أمرهم من لحضوري بوليك لقنجي جوانا واستاوم حقواي لسرت شوك وتاركتان بو بدم چند الخوشم اگر يكز ببينم بيهان بيجن أمانة أهلي إخوان هميشه كاتي بانك مكان بو مجلس كاني قرآن عليهم والله اگر من بانك بكن او بجيرن بسريانا بو من شانازية
يعني للرجل قيامتها لا إخوايا جم خوايا من آوم داو دس جماعتك يتوه أهلك يتوه دڵخۆشە بم چەند خۆشە چەند دڵخۆشیە بۆ من کەوا ئەمڕۆ لە حوزوری پۆلێک گەنجە لەم مناسبەتە گەورە کە من دەستخۆشی لە ئینستیتوتی ژیارەکەم و دەستخۆشی لەو خوشک و برا بەڕێزانە ئەکەم کەوا کاریان کردووە لە پێگەیاندنی کۆمەڵێک ئەوانەی ئەمڕۆ هاتوون کۆمەڵێکن پلەبەرزیان هێناوە لەوانەیە دە ئەونەیتر خەڵک هەبن هەزاران جار وشەی تەبارەکە الذی بیەدیه المولکیان دووبارە کردووە وتیانە نون والقلم وما يسطرون ما أنت بنعمة ربك بمجنون 1000 جار 1 مليون جار أم جملة دوباره بوتو كهر حرفك دا حسنية بيغمبر صلاة وسلام إخوائي للسربية فرمي للروج قيامتها بانيانا كان أفرمي يقال لقارئ القرآن اقرأ وارتقي ورتل كما كنت ترتل في الدنيا فإن مقعدك عند آخر كلمة تقرأها رجل قيامتها القرآن بانغا كان جماعة سورة تبارك بين سورة تبارك بخيانه حرف بحرف برز ببنو لناو بلكاني باشتا آخر حرف لكيو آخر وشا لكيو أوسن لوي آخر بلتان لرجل قيامتها أم بولا أبينين وإن شاء الله أما أهل قرآن أما أم مبارك يكخوا فرمي كتاب أنزلناه مبارك وميدكم خواهي قالوا مهربان منيش لقل إيوايا لرجل قيامتها كوبكاتوا يا ربي خوايا دعوات ليكم أما جسانها هميشه بردوامك يا ربي خوايا بقوري خود دعوات ليكم جنجا كان من بيجي رو بوم كتابة عزيزة بوم كتابة كدلي هرشي سر كردو دا صلاة دارو كافر وملحد وملهركاني جهانيا هر همويان قشتي لبردميا تشوكي داداو همويان قشتيان دل الراوكيان تيكوتو قشتيان ترساون قالك أنا بدراندن وسوتاندني لبرشاي خويا مخن بلام أما قرآن دياري كي خوايا الآسمان بو ضل ولا ضل كان هالجيراوه هتاكو قيامة بردوام به خواجي رومي روانهم ولايك موفقنا إن شاء الله بس بحثی قورآنە تێکستێکی تری تایبەت بە قورآنتان لە شۆر و شیرین بۆ خوێنمەوە ئەگەر هاوڕێم کتێبە بی تەرجمانی تر و ناوێ کە زمانی ئەم وزانی هیچ زمانی تر و ناوێ کە هاتیتە ناو تخوبیە وڵاتی ئارامیە نیشتیمانی تر و ناوێ دەبخوێنە گەر ڕۆشنایی و گەرەک بۆ دڵ ئەگەر گوڕوەوێ بۆ گیان لەمایەتانەدا مەبڕێ ئەم هەناسە لە خۆ مەبڕە ئەزانی چەند ڕۆشتیت و نەگەیشتی تەکانت دا و سەراب دەرچوو ئەو هەموو ئەم سەرە و سەرە و هەگبە و چۆڵ بوو کۆڵ و خۆڵ بوو هەرچی وت و هەرچیان وت بوو بە پەڵە بەگیانتەوە زوعف و لەرزین بە ئەمان و ئیمانتەوە بووە لەکە بەڕۆحتەوە بووە چەوری و شادەماری دڵی گرتی تۆزانی دووربی لەم ڕاچێتە ئەمری مردنێکی بە سام و کپ مردنێکی بە ئازار و مردنێکی بێبەزەیی خەستەرێم دڵە دەردەدارە و هەرم تیشکە تیژ و سنوور نەناسەیە ئەم چەوریە چین بەستوەی گوناهباری شادەماری دڵبەر نادا بە نووری بروسکەی ئەم کەلیمانەی خوانە بێ دەبخوێنە سەری بینین و بیستن و چێشبردن و بەسەرە مایەتانەی خوادا شۆڕکەرەوە دەرگای دڵ و قەتدا مەخە پەنجەرەی با لەسەر پشت بێ هەر چاوێک و بکەرە چوار بۆ ژنەوتیایەتەکان ببە پارچەیەک لە گوێ بە هەر کەلیمەیەک بگری بۆ خۆ بۆ ئەو هەموو لە دەستچوون و زایع بوونا بۆ ئەو هەموو خوێنبەر بوون و لە خۆچوونە بۆ ئەو هەموو نمایش و خۆنەبوونە بۆ ئەو هەموو لێشێوان و خەسار بوونە بۆ ئەو هەموو گومبوون و لە ڕێدەرچوونە هەرچی ڕقی دنیایە گشتی بڕژێ ئەم مەشخەڵی نورە هەرە گڕێت و هەرە گڕێت و هەرە گڕێ چی شەیتانی سەر ئەرزەیە هەستنە سەر پێ بەریان بەم نورە پێ ناگیرێ سەدان بوو جەهل و بوو لە هەب بەم داخەوە سەری بۆ گەنیان نایەوە بەلەشکر مار و مشک و مێش بەم خەمەوە تلایەوە کۆشان ئایەتێکی بێنن خلافێکی لێ دەربێنن گومانێکی لێ هەستێنن گێلێکی پێ بخڵافێنن نەکرا ئەم ڕووبارە بە ڕۆشنی و بە خوڕەی خۆش تا قیامەت هەرە ڕوات کێ بیەوێ لەم نورە سازگارە بخوا داگیرسێ ڕزگارە بێ گاتە جێ کێش نەخازێ ماڵ کاول و چارە ڕەشە ئیدی لێرە بێ یا لەوێ گەمژەییە ئاری حەقد و بەردەیتە نور ناسووتێ بەس گەمژەییە سووتێنێ ئەی دەغەزارەی کرمە ژنەی لەگامی لا ڕێکەوت و هەرکێ دژی ئەم نورە بوو بە قوڕاچوو بە نوری ئەفواهی بۆگەن نوری خوا چۆن خامۆشە بێ لە دواییە هەر کرۆکی ئەم نورەیە ئەمێنێتەوە و سەرەگرێ ئەم نورە بە نەرمیە ڕوا
ڕووبارێکە سەرچاوەکەی ذاتی خوایە، هەرە ڕوات و ڕاناوەستێ، لەم ڕۆشتنەدا ناگۆڕێ، نەگۆڕی بوون هەرەمەیە، نەک هەر پیتێ، ژێر و بۆر و عەلامەیەکی ناجوڵێ، هەر خۆیەتی، دەق خۆیەتی، تا قیامەت بەم هەیئەتەوە ئامێنێ. هەرچی تۆفان و زریان و گەرما و سەرما و شەڕ و شۆڕ و شێ و شلی و ئار و ئاو و لێزمە و لافاوە لێی بدا، هەر خۆیەتی و هەر خۆیەتی و هەر خۆیەتی، تا و ساتەی خوای باتەوە بۆ لای خۆی، هەر خۆیەتی و هەر خۆیەتی، هەر قورئانە، هەر ئەم شکڵ و شێوەیەیە، هەر ئەم ڕەنگ و ڕوخسارەیە و هەر ئەمە تام و بۆیەتی. ساوێنخانێکێکی دیکە لەسەر پەرشتیارانی ئەو پرۆژێ. ساوێن گیانوەر فەرموو. بسم الله الرحمن الرحيم. پێم خۆشە سەرەتای وشەکانم بە ئاەتێکی قورئانی پیرۆز دەست پێ بکەم. بسم الله الرحمن الرحيم. خدای گەورە لە قورئانی پیرۆزدا پێمان دەفەرمێ وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين ولا يزيد الظالمين إلا خسارة. بێگومان جگەلەوەی قورئانی پیرۆز هیچ بوارێکی دنیایی نەهێشتۆتەوە کە قسەی لەسەر نەکرد بێ، لەگەڵ ئەوەشدا وەڵامی هەموو پرسیارە بێوەڵامەکانی تێدایە. خوای گەورە قورئانی پیرۆزی بە شیفا و بە ڕەحمەت ناو بردووە، بەڵام لێرەدا پرسیارێک دێتە ئاراوە کە ئایا ئەو شیفا و ڕەحمەتەی کە خودای گەورە پاسی دەکات بۆ چ کەسانێکە؟ گەرسەیری ئەو ئاەتە گەورەیە بکەین بۆمان دەردەکەوێت کە خودای گەورە لە هەمان ئاەت وەڵامی ئەو پرسیارەی ئێمەی داوەتەوە، ئەویش پێمان دەفەرمێ لیلمؤمنین، کەواتە ئەو قورئانە پیرۆزە تەنها بۆ باوەڕدارێکی ڕاستەقینە، بۆ ئەو کەسانەی کە بە قەناعەت و بە هەموو وجودی خۆیانەوە شوێنی ئەم ڕێبازوودی نەکەوتون شیفا و ڕەحمەتە. و هەروەها پرسیارێکی تریش دێتە ئارایەوە، ئەویش ئەوەیە ئەی ئەو کەسانەی کە شوێنی ئەم دینە نەکەوتون چ چارە نووسێکیان هەیە؟ ئایا ئەو قورئانە بۆ ئەوان شیفا و ڕەحمەت نییە؟ لە هەمان ئەو ئاەتە خدای گەورە وەڵامی ئەو پرسیارەشمان دەداتەوە کە پێمان دەفەرمێ ولا يزيد الظالمين إلا خسارة، کەواتە ئەو کەسانێک کە پشت لە دینی خدای گەورە و ئەو ئیسلام و ئەو دینە پیرۆزە دەگرن پشتی لێ دەکەن، تەنها هەر هەمویان یەک چارە نووسیان هەیە، ئەویش خەسارەتمەندی و دۆڕانە. ئەوەشی لە قورئانی پیرۆزدا بۆمان باز نەکرابێ سنەتە پاکەکەی پێشەوامان پێغەمبەری نازیزمان صلی الله عليه وسلم هەمووی بۆ ڕوون کردینەتەوە. هەرچەندە مرۆڤایەتی هەمووی دەزانێت کە ئیسلام دینی هەڵبژێردراوی خودایە، لەگەڵ ئەوەشدا زۆرێک لە کەسەکان لە گشت دنیادا دژی ئەم دینەن و هەروەها نکۆڵی لە جوانی ژیانکردن لەسەر ڕێباز و ڕێچکەی ئەم دینە دەکەن. بەڕێزان زۆر بەمان ڕۆژێک لە ڕۆژان بە بارودۆخێکی ناخۆشدا تێپەڕیوین یاخود دەبێ پێیدا تێپەڕین، بەڵام نابێ ئەوەمان لەبیرچێ ئەگەر هات و ئێمە متمانەیەکی تەواومان بە خودای گەورە هەبێ و هەروەها ئامانجێکی شەرعی پاکمان هەبێ، لەو ئامانجەماندا تەنها نیەتمان ئەوە بێ کە خودای گەورە لە خۆمان ڕازی بکەین و هەروەها سوودێ بگەێنین بە خۆمان و ئەو کەسانێک کە لە چوار دەورمانە، ئەوە خودای گەورە پشتمان دەگرێت و بەرەو ئامانجەکەمان دەبا. چونکە حەدیثێکی صحیح هەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێمان دەفەرمێ کە خودای گەورە فەرموویەتی ئەنا عند ظن عەبدی بی، کەواتە ئێمە بە چ شێوەیەک گومان بە خودای گەورە ببین، خودای گەورە بەو شێوەیە ئامانج و ئەو ئامانج شتێکە لە ڕێزکە و ڕێبازی خۆمان داناوە بەو شێوەیە بۆمان دێنێتە دین. ئێمە کە سەرەتا دەستمان بەو پرۆژەیە کرد تەنها خۆم و کانی هاوڕێم بووین، ئەلحەمدوللا بەیەکەوە هەنگاوی یەکەممان هەڵێنا، بەڵام لەگەڵ ئەوەی کە بیرۆکەی ئەوەمان هەبوو بیکەین بە پرۆژەیەکی سەرتاسەری، زۆر سوپاسی ژیار دەکەین کە لە ڕێگەی دکتۆر حسێنەوە هاوکاریەکی زۆر گەورەی کردین بۆ ئەوەی کە بتوانین ئەو پرۆژەیە خەڵکێکی زیاتر سوودمەند بێ لێ و خێرێکی زیاتریشمان بەبەرکەوێ. لەگەڵ ئەوەشدا دەمانزانی کە قورسە بۆ ئێمە وەکو دوو کچی گەنج کە ئافرەتێکین کە خەون و بیرۆکەی خۆمان هەبێ، زۆر قورس دەبێ بۆ ئێمە کە بتوانین بەتەنها لەسەر ئەو ڕێچکە و ڕێبازە بەردەوام بین. بەڵام ئەلحەمدوللیلا چونکە ئێمە پشتمان بە خودای گەورە قایم بوو، هەروەها لەلایەن کەسانی بەڕێزەوە هەمیشە پشتمان دەگیرا، بە قسەکانیان هانیان دەدەین کە لەسەر ئەو ڕێباز و ڕێچکەیە بەردەوام بین، توانیمان هەتاوەکو ئێرە نەوەستین و بەردەوام بین.
ئەگەر بینی سەیری ژیانی پێغەمبەران و پیاوچاکان و جێنشینانی ئیسلام واتە زاناکان بکەین دەبینین کە هیچ یەکێکیان وەکو مرۆڤێکی ئیسراحەت و بێخەون و بێ ئامانج نەژیاون. هەر یەکێک لەوانە بە هەوڵ و بە هەموو بوون و وجودیانەوە هەمیشە هەوڵیان داوە کە ئەم دینە پاکە بگێنن، ئازاری ڕۆحی و جەستەییان دیوە. بەڵام خۆشبەختانە هیچ شتێک بە باش و بە خراپەوە ڕوونادات ئەگەر هاتوو ئیزنی ڕەب العالەمینی لەسەر نەبێ، چونکە خودای گەورە پێمان دەفەرمێ قل لن يصيبنا إلا ما كتب الله لنا هو مولانا وعلى الله فليتوكل المؤمنين. هەر خودی ئەم ئاەتە بەسە ئەبەوە فێنبوونەوەی دڵی ئەو کەسانی کە بیرۆکە و ئامانجێکیان لە دڵ و دەرونیان داناوە بەڵام دەترسن، جا یاخود لە شکست دەترسن یاخود لە قسە و قسەڵۆکی کۆمەلگا دەترسن. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. تا بەردەنوێژ و بەرماڵێ لە کوێرەدەیەکا بمێنێ، تا فەقەیە لە حوجرەیەکا بخوێنێ، هەتا داپیرەیەکی جوان سڵاواتی لەسەر زار بێ، هەتا تەنیا منارەیەک سێبەرەکەی لەسەر شار بێ، هەتا شەوی کوردەواری ڕۆشن بێ بە شەو نوێژی شەو بێدارێ، هەتا شوانێ ڕانەمەڕی بە ملەی دیا بێتە خوارێ، هەتا مێزەرە تا کۆڵوانە بمێنێ، هەتا مزگەوتی ئاوایی سەڵای پارشێوان بخوێنێ، هەتا زارێ زیکری تیا بێ، هەتا ترپەی دڵێ ئەڵڵا ئەڵڵا بێ، ئەو سەرکردەوە و سەرقافڵە و پێشەوایە چونە و نێدراوی خوایە، ئەو سەرکردەوە و سەرقافڵە و پێشەوایە و بۆ سەدان جاروباری دیگرە و لە هەرس و زریان لە جێمان و لە نوجدانە باتەوە ئەو دەبێت و ئەوە مێنێ کەسی تر لە توخمی بەشەرا تا کۆتایی خۆی بەسەر لووتکەکانەوە ناگرێ ئەو نەبێ.